لە هەرێمی کوردستان ئێستا نزیکەی 100 بانکی بازرگانی هەیە کە ڕاستەخۆ سەر بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمن بۆ یەخستنی ستەمی بانقی و هاوتاکردنی لەگەڵ بانقەکانی عێراق. حکوومەتی عێراقی یەکەمین مەرجی کەمکردنەوەی ئەو بانقانەیە. بۆ ئەوەش وەزارەتی دارایی و ئابووری دەستی کردو بە هەوڵەکانی بۆ کەمکردنەوەی ئەو بانقانە بۆ کەمتر دەنیوە. ئابووری ناسێکش هەبوونی هەموو ئەو بانقانە لە هەرێم بە هۆکارێک دەبینێت کە هاوڵاتیان متمانەیان بە بانقەکان نەبێت. پەیوەندی بە ڕێکخستنی کاری بانکی هەیە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغد ئەواتە با بڵێن ئەم مەرجانەی هەن بەیەکەوە بوەسترێنەوە بەیەک شێوە ئیش بکەن. ئەمەیان پەیوەندی بەم دۆخە سیاسی و ئەمنیە هەبووە ڕەنگە کە عێراق پێدا تێپەڕیوە نەیانتوانی وەک پێویست بگەنە با بڵێن ئیتیفاقێک کە بە شێوازێکی عملی ئیشەکان بەڕوێنن. ئەوەی هەن لە کوردستان تا ئێستا ناویان ناون بەڵام بانک نین و بە ئیش و کار و چالاکی بانقی هەڵناستن بەڵکو شوێنێکن بۆ کۆکردنەوە و خەزنکردنی مەبلەغێک لە پارە. بۆ یەخستنی بانکەکانی هەرێم و هاوتاکردنی لەگەڵ بانکەکانی عێراق سیستەمێکی ئەلکترۆنی پێویستە. مامۆسایەکی زانکۆش دەڵێت کردنەوەی لقی بانقی مرکزی عێراقی لە هەرێم گەشەیەکی باش دەدات بە بانقەکانی هەرێم. حکوومەتی عێراقیش بۆ نمونە کە فشاری خستۆتە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوی بانقەکان کەمکەنەوە. بەڕێی من ئەمە بۆ هەرێمی کوردستانی شەوکارێکی زۆر گرنگە کە بتوانێت بۆ نمونە پەیکەربەندێکی نوێ دروست بکاتەوە بۆ بانقەکان و سەر لە نوێ بانقەکان بۆ نمونە لە ژێر بسپۆری دیاریکراودا بانقەکان دروست بکەنەوە و لەلایەکی تریش دەرفەتێک و متمانەیەکی هەرێمی کوردستان دەبەخشێت بە حکوومەتی عێراقی تاکو حکوومەتی عێراقیش لە ڕێگای بانکی ناوەندیەوە سەرپەرشتی ئەم جۆرە بانکانە بکات و سیستەمێکی بۆ نمونە پەتین هەرێمی کوردستانیش بەرپا بکرێت و بانقەکانی هەرێمی کوردستانی هیچی کەم نەبێت لە بانقانێکەوە لە عێراقدا کار دەکەن. بە جۆرەی ئەو زانیاریانەی لە وەزارەتی دارایی دەست کورسات نیوز کەوتووە لە کۆی ئەو 100 بانقەی لە هەرێم هەیە کەم دەکرێتەوە بۆ نزیکەی 35 بانق تا لەگەڵ ستەمی بانقی عێراقی بگونجێت و ببەسترێتەوە بە بانقەکانی عێراق کە ئەوش مەرجی سەرەکی حکوومەتی عێراقیە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.